وتێک هەیە ماسی چۆن بێ ئەو ناژی منیش ناتوانم قەت بە سلێمانی بژیم. وتێ لە چوارباغ لە دایک بوو چی یادگاریەکە هەیە لە چوارباغە؟ وڵی لە چوارباغە بە حکمی ئەوەی خۆم تەمەنێکی ئەوەم نییە بەڵام دایکم و نەنکم و ئەوان هەر خەڵکی ئەوێن و باوکم و دایکیشم خاڵەزا و پورزان هەر چوارباغین دایکیشم کچی مەڵکە نییە. یادگارێکی خۆشمان هەبوو چکە ساڵان لە گەڕەکەکەمانە ئەوەی بەبیرم بێ خەڵکان کۆ ئەبوونەوە ماڵێکی تیابوو ماڵی وەستا عەبدوڵڵا خەڵکانی کۆ ئەکردەوە دیجەیدا ئەگیرسان و گۆرانیان ئەوت و باڵ پەڕکێ و دەوڵ و زوڕناو. چەندە جلی کوردی وەیە؟ وەڵای جلی کوردی لە ژماردن نایە چکە دایکم و نەنکم و ئەوانیش هەر بە جلی کوردیە چکە جلوبەرگێکە تایبەت بە نەتەوەیەتی کوردی خۆمانە و ڕەسەنایەتی کوردی خۆمانە بێ شانازی پێوە بکەین و جلوبەرگێکە یعنی هیچ شتێکی وایتیانێ هەمووی جلێکی پۆشتە و پەرداخە بە کوردیەکەی.